بەڵە تایبەت بە سەرهەڵدان و خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و تایبەت بۆ گۆڕانکارێنی کە هەیە چارەسەریەکان چین گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر مامۆستا زۆر بەخێربی سوپاس بۆ بەشداربوونی بەڕێستان. زۆر سپاس سڵاو بۆیە و زۆر سپاس دووبارە بۆ بەڕێستان. سەرەتا بۆ دەست پێ بکەین خوێندنەوەتان چییە بۆ سەرهەڵدان و خۆپیشاندانەکانی ئێران لە کاتێکدا کە لە یەکەم ڕۆژەوە ڕژێمی ئێران و دەسەڵاتداری خۆسەپێن نکۆڵی لە کوشتنی ژینە ئەمینی کرد، بەڵام کە دەبینین ڕۆژانە دەیان ژینای تر دەکوژرێت و تونند و تیژیەکان بە بەرچاوی هەمووانەوە ڕوو لە فراوان بوون. ئایا دەتوانێت نکۆڵی لە کوشتنی دایانی دیکە بکات؟ حقیقەتەوەیە کە پێشەکی سڵاو بۆ تۆ بۆ تەواوی ئەو شەهیدانەی شارەکانی سەرتاسەری ئێرانیە و بە تایبەت شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ماوەی ئەو 12 ڕۆژەیدا 9 ڕۆژە 10 ڕۆژە ئێستا کونێ کە شەهید کەوتن و بەڕاستی سەرخۆشی بە دڵ و بە گیان لە هەموو شەیدانی سەرتاسەری ئێرانێ و لە کوردستان دەکەم، ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم. ئەوەی کە لە ترۆپشی خۆیدا پاش 44 ساڵان بە خێنی کچێکی جوانەمەرگی شاری سەقز هەموو باڵەخانەی دیکتاتۆریەت و باڵەخانەی زوڵم و زۆری کۆماری کۆماری ئیسلامی ئێران هاتە لەرزینەوە، ئەوە زۆر جێگای دڵخۆشی ئەوە بوو کە هەموو خەڵکی ئێرانی هەموو خەڵکی کوردستان چاوەڕێی بووین لە ماوەی 44 ساڵدا. بەڵام ئەوەی کە لە دوای ویدا هێزەکانی کوردی ڕۆژهەڵات کردیان و لە ڕۆژی دووشەممەدا بایکۆت و ئەویان حوسیانیان ڕاگەیان شتێکی زۆر زۆر باش بوو. دەستخۆشی دەبێت لە هەمووان بکەین لە هەر 6 حیزبەکەی کە هاتنە سەرەوەی کە بەیەکەوە 5 بوون یا 6 بوون کە بەیەکەوە ڕۆژێکیان دیاری کرد و ئەوە نیشانەیە بکە کاتێک ئێمە پێکەوە یەکدڵ و یەکجانین خەڵک جوابمان دەداتەوە. ئەمە یەکزار ئیمتحانێکی باش بوو کە ئەو 4-5 پێکەوە کردیان دیارە سێیان پێکەوەیان کرد و دوانیش هەر لەگەڵ کەوتن و هاتنە سەر بەرنامەکە کە هەمان ڕۆژی دووشەممە بایکۆتەکە ڕابگەێنن. ئەمن دەستخۆشیان لێ دەکەمەوەی کارێکە یەکگرتوانە کردیان و لەوە دواشەوە ئەگەر یەکگرتوانە کار بکەن بەڕاستی ئەفێکتی دەبێت و بەڕاستی خەڵک بەرەو پیرانەوە دەسێت. کاتێک هەر کەسە بۆ خۆی ڕۆژێک دیاری دەکا و هەر کەسە بۆ خۆی خەیاڵی خۆی دەباتە پێشێ ئەوە دیارە خەڵکی جواب ناداتەوە. ئەوی دیکە ئەو سەرهەڵدانە بەڕێی من ئیترس دەبێت نایبینە شۆڕش ئەو ئەو سەرهەڵدانە بەرەو ئەوە دەڕوا ئەوەی کە دڵی من زۆر خۆش دەکا، ئەوەی کە دڵی کۆمەڵانی خەڵک دەبێت خۆش بکە ئەوەیە کە دوو شت لە نێو ئەو سەرهەڵدانەیدا زۆر زۆر بەرچاوە، زۆر بۆتە چۆ بۆ بە هێژمۆنی دوو وشە لە سەرتاسەری ئێرانی ئەوڕۆ ئەتۆ ڕادیۆ دەکەیەوە تەلەڤیزۆن دەکەیەوە سایتەکان دەکەیەوە دەخێنەوە دوو وشە یەکجار بۆتە عالەمی یەک کوردستان ئەوی دیکە ژن. ئەم دوانە هەرچیان سەروەریەکەی بۆ خەڵکی کورد دەگەڕێتەوە و دەبێت ئێمە ئەو ڕابگرین ئەو ئیتحاد و ئەو هەمبەستەجەی کە گەلانی ئێران ڕوویاندا کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە یەکجار گرینگە. لە مێژووی 44 ساڵدا ئەوە یەکەمین جارەکە تیشکی شۆڕش و تیشکی خەبات و تیشکی دژایەتی کۆماری ئیسلامی لە کوردستانەوە بەسەر هەموو ئێراندا سەپاوە تیشکەکەی بڵاو بۆتەوە بۆیە یەکجار گرینگە ئەوەی لە خۆمان تێک نەدەین و یەکجار گرینگە ئەو تەوژمە هەروە ڕابگرین و نەهێڵین ئەو شتە سار بێتەوە. ڕاستە جمهوری ئیسلامی ئەوە دوو ڕۆژە کەوتۆتەوە خۆ بە تایبەت دوایەوەی کە ڕئیسی لە نیویۆرکەوە هاتەوە ڕەنگە 2-3 ڕۆژ ڕعایەتی تۆزێک ڕعایەتی خەڵکیان کە بێت لەبەرەوەی کە ڕئیسی لە نیویۆرک بووە، بەڵام ئێستا کە هاتۆتەوە وا دیارە بۆنی ئەوەی دێکە ئەوان بیان هەیە تونند و تیژی زیاتر بکەن. دڵنیاتان دەکەم کۆمەڵانی خەڵک هەرچی تونند و تیژی زیاد بکەن ئەوان بەو تەوژم و بەو لافاوی کۆمەڵانی خەڵک ناوێرن دەبێت نەهێڵین ئەو شۆڕشە سار بێتەوە. تایبەت بە سەرهەڵدانەکان کە لە سەرەتاوە دەستی پێکردووە پێت وایە کە حکوومەتی ئێران ئەگەر لە حاڵەتێکیشدا نەڕوخێنرێت دەتوانن کە ئەم سەرهەڵدان و گۆڕانکاریانە گۆڕانکاری لە سیستەمی یاسا و دەسەڵاتی ڕژێمی ئێراندا دروست بکات؟ دەوای دەردی کۆمەڵانی خەڵکی ئێرانێ و بە تایبەت خەڵکی کوردستان ئاڵوگۆڕی نییە. ئاڵوگۆڕی مەبەستم لە ڕێفۆرمە. دەبێت کۆمەڵانی خەڵک یەکشت بزانن فشار بێنن بۆ ڕێفۆرم زۆر باشە هەتا دەتوانن
با ئیمتیاز بستێنن با جمهوری ئیسلامی بێتە سەر ئەژنۆ و ئیمتیاز بدە ئێمە تەجربەیەوەمان زۆرە کاتێک سیستمێکی دیکتاتۆری سیستمێکی مستەبید سیستمێکی سەرەڕۆ لە نائیلاجیان دێ ڕفۆرم دەکا وەک مەسەلەن ساڵی 1970 کە من لە بیرمانە و هەمووی وەکو ئەو ڕۆکانە 44 ساڵ لەو پێش لە ساڵی 1970 شا دەستی پێکرد بە ڕێفۆرم بەڵام عیلاج نەبوو تازە خەڵک فێری بۆنی شنەی بای ئازادی بۆ هات بوو دەستی لێ هەڵ نەدەگرت عیلاج هەر ڕووخان بوو ئەم ڕۆکانەش ڕەنگە بەیانی جمهوری ئیسلامی بڵێ بابەوە مەسەلەن گەشتی ئیرشادی ئیسلامی گەشتی ئەخلاقە چی پێ دەڵێن ئەوەمان لابر ئەوەمان فەسح کرد ئەوەمان لە ناو برد یا شتی دیکە یا ئەحزابمان ئازاد کرد بەڵام دڵنیام کۆمەڵانی خەڵک دەڕۆن تا ئاخر دەڕۆن ئەم ڕێژیمە تازە عیلاجی نییە ڕوو بە فەوتانە دەبێ بفەوتێت دەبێت کۆمەڵانی خەڵک بۆەوە پاڵ پێوەدەین دەست هەڵ نەگرن حتا ئاخر مندیلی ئەوانە دێن نەخوارێ حتا ئاخر ئاخوند لە ئێرانێ دەکەواتە پێت وایە بە یەکگرتووی تەواوی پێکهاتەکانی ئێران جمهوری ئیسلامی ئێران دەڕوخێت و ئەو سیستەمە لە ناو دەچێت یاخود دەبێت ئەزمموی ئەفغانستان و عێراق دووبارە بێتەوە جارێکی ترهانا بۆ بدەرەوە بنەوە کام ڕێگەیان دروسترە بە دڵنیایی هەر خودی یەکێتی کۆمەڵانی خەڵکی ئێران کاکە ئەوە لە بیرتان بێ کۆمەڵانی خەڵکی ئێرانیە ئەوڵەن زۆریان فەرقە لەباری فەرهەنگ و دانیش و عیلم و تێگەیشتووی و عەشیمەتەوە لەگەڵ خەڵکی ئەفغانستان لەگەڵ خەڵکی عێراق حقیقەت ئەوەیە کە ئەوان دەتوانن تا ئاخری خەت بڕۆن ئەوان دەتوانن پشویان لەسەر خۆ بێت وە بڕۆن بە ڕێفۆرم و بە چاکسازی و بە تۆزێک ئیمتیاز ڕازی نەبن لە بیریان بێ هەموو کۆمەڵانی خەڵکە وەختێک دەسەڵاتێکی سەرەڕۆ و دیکتاتۆر پەنا دێنێ بۆ ڕێفۆرم پەنا دێنێ بۆ چاکسازی ئەوە ئیتر ئاخرەکەی ڕوو بە ڕووخانە تۆ لە بیرت بێ شا هەموو ڕێفۆرمەکی کرد حتا ساواکی لە ناوبرد ئەحزابی ئازاد کرد زیندانیەکانی ئازاد کرد سەرۆک کۆمارێکی سۆشیال دموکراتی هێنا لە زمانی شایدا 44 ساڵەوە پێ سۆشیال دموکراتێک بوو بە سەرۆک کۆمار 39 ڕۆژ دەواوی کرد دوایە نەبووە دەر خەڵکوتی نامە هەر دەبێت شا بڕات لەوەی مهمتر ساڵی 89 گۆرباچۆف سۆڤێتی لە ناوبرد ئەم هەموو ڕەفۆرمەی کرد ئاخرەکە عیلاجی نەبوو تا هاتە سەر تەلەڤیزیۆنی کوتی کاکە سۆڤێتی کۆمۆنیستی تەواو بوو لەوە داوە ڕووسەکەیە یعنی ئێمە تەجروبەی ڕفۆرمی وڵاتانی مستەبیدمان هەیە هەموو دیکتاتۆرێک دەبێ بزانێ کە دەگاتە ئەو ئاستەیکە دەی هەوێ ئیمتیاز بدا دەی هەوێت وریا بۆتەوە دەنگی خەڵکی جۆلێ دەبێت و دەڵە زۆر باشە من دەنگی ئێوەم جۆلێ بوو ئەمن سی دەڵەن وا دەکەم دەبێ بزانیکەوە مەرجێتی ئێستا لە وڵاتێکی دموکراتیک و دموکراتێکی ئازادی وەکو ئوروپایە ڕۆژانە ڕفۆرم دەکرێت من و توار پێش نازانین شەوێ نووسین بەیانی ئەوان ڕفۆرم دەکەن لە ڕێگاوبان ڕفۆرم دەکەن لە تەندروستی ڕفۆرم دەکەن لە پەروەردە ڕفۆرم دەکەن لە هەموو شتێکی ئێمە پێش نازانین ڕێفۆرم لە وڵاتانە احتیادێت چونکە سیستمەکە دموکراتیکە بەڵام لە وڵاتێکی دیکتاتۆریدا ڕێفۆرم دەڵێ خەڵکەکە دڵە مادام ئاوایە شیلیان کردووە با زۆرتر داوا بکەین با زۆرتر داوا بکەین تا دەیڕوخێنن کەواتە شۆڕشی چەکداری چارەسەری ئەم بارودۆخە دەکا لەگەڵ وڵاتێکی دیکتاتۆردا یاخود دەبێت ڕێگە دیموکراسیەکان هەمووی تاقیب یەکجار پرسێکی گرینگە لەو نۆ ڕۆژەیدا ئەوەی کە ئەم ڕۆکانە بۆ یەکەم جار ڕووی دە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە شانسێکی یەکجار گەورەیە دەرگایەکی گەورە کراوەتەوە تۆ بزانە بە بورژوا بە وردە بورژوا بە کرێکار بە هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران ئەو ڕۆکانە هاوار دەکەن کوردستان هەم بەستەجی و ئیتحاد لەگەڵ کوردستان ئەمە شانسێکی یەکجار گەورەیە ئەمانەی کە هەموو شەو دایم کوردستانیان سەوساندوێتەوە بیانویان لە کوردستان گرتووە دەڵێن کاکە کوردستان لەلایەن دەرەوەڕا ئەوە دەکرێت پەمپ دەکرێت پاڵی پێوە دەندرێت بۆی کە ئێران تەجزیە بکات ئەم وشەی تەجزیەتە لەبێ بە شان و پاڵی کوردەوە نووساوە و هەمیشە و دایم سوء ئیستفادەیان لێ کردووە کۆمەڵانی خەڵکی خۆیان لە تاران و شیراز و ئیسفان پێدا مرکاندووە بۆیە ئەو ڕۆکانە کە هەموو کۆمەڵانی خەڵک ئەتیان بەرەو ئێمە کراوەتەوە ئەو ڕۆکانە هەڵەیەکی یەکجار گەورەیە ڕاستە لە نقطەیەکی مشەخصدا لە کاتێکی مشەخصدا لە زمانی خۆیدا پێشمەرگە دەبێت دەوری خۆی بژێڕێت ئەو کەیە وەختێک ڕژیم ڕووخاوە ئەو کەیە وەختێکی ئەنواعی هێز ڕژاونەتە کوردستان ئەو دەمی تۆ دەبێت بە
بە پێشمەرگە کوردستان بپارێزی ئەو کاتەیە کە تۆ دەبێت پێشمەرگە بێت دەوری خۆی بژێڕێت ئەمڕۆکانە چوونی پێشمەرگە خیانەتێکی گەورەیە مەگەر ئەوەی کە کوردستان تەواو بوو بێت جمهوری ئیسلامی ڕووخابێت ئەتۆ بەڵێ حەقە ئەتۆ وەکو پێشمەرگەی کوردستان پچی شارەکان بپارێزی بچی دەست بەسەر بەرووبوومەکەدا هەرچی تۆ دەیکەی بەڵام ئەمڕۆکانە ئێمە یەک دوو پێشمەرگە ئەوەی کە لە فەیسبوک و ئەوانە کۆمەڵێک خەڵکی بەڕاستی ناحاڵی ئەو شتانە بڵاو دەکەنەوە ئەوی 2-3 ساڵ پێش ئەو پێشمەرگە چوو بۆ شنۆیە ئەوە پێشمەرگە چوو بۆ سەقە ئەمە خیانەتە ئەمە ئەوەیە کە تۆ کۆمەڵانی خەڵکم ئێرانم لە خۆڕا لێ دەپرینجێنیەوە لێ زیز دەکەی دەڵێن ئەوە دیسانەکانە بەعسیەکان هاتن و زدی ئینقلاب هاتووە ئێرانمان لێ تەجزیە دەکەن و ئەوانە ئەمڕۆ پێویستیمان بەوەی نێت وەختێک خەباتێکی مەدەنی وا پانوبەرین ڕووی دە ئێمە کردووە مەگەر ئێمە نەخۆشین بچین پەنا بۆ چەک برین بە خەباتە مەدەنیەکە زۆرترمان دەستکەوت دەبێت ئەوە تا بە خەباتە مەدەنیەکە ڕەنگە مەسەرەن سبەینە 2 ڕۆژ خەڵک هەر لە سەر جادە بە دار و بەرد بە شیعار بە دروژم شار بگرێت کەواتە پێت وایە ئەگەری ئەو بابەتی کە ئاماژەت پێدا بەوەی کە هەندێک لایەن باز لەوە دەکا کە پێشمەرگە بچێتەوە ناو شارەکانی ئێران هۆکارێکە بۆ ئەنجامدانی کۆمەڵکوژی لەسەر گەلانی ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیای ئەوانەی کە ڕۆ هاواریەوە دەکەن دەبێ وریابین خۆی کۆماری ئیسلامی ئەو ڕۆمەی پێخۆشە تۆ پێوانە بێ کۆماری ئیسلامی کۆمەڵک مەلان لە قۆم دانیشتون یا لە تاران دانیشتون کۆماری ئیسلامی کۆمەڵێک دەستگاهای گەورە گەورەی لێکۆڵینەوە و دراسات و ئیتلاعات و ئیستیخباراتی هەیە ئەوانیش لەسەر سایکۆلۆژی خەڵک دەزانن کار بکەن ئەوانیش دەزانن کە بە چه تاکتیکێکەوە بێن بەرەو ئەوە بچن کە خۆیان ڕزگار بکەن یەکێک لەو تاکتیکانیان ئەوەیە کە شۆڕشی هەڵدانی کوردەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پشێوێنن بەدنێوی بکەن و دژایەتی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێرانی بۆ سازکەن و کۆمەڵانی خەڵک دوور بکەونەوە لە ئەو ئەتفەی کە ئەوڕۆ لەسەر ژینا بۆ کوردستان دروست بووە ئێمە دەبێ ژینا بکەینە عەلەمی شۆڕشی ئەو ڕۆمان خەباتی ئەو ڕۆمان و هەر بەو تەوژمە بڕۆین تا جمهوری ئیسلامی دەڕوخێت کە جمهوری ئیسلامی ڕووخا کە کۆماری ئیسلامی ڕووخا ئەو دەمیتر شتێکی دیکەیە ئەو دەم دەبێ بێن حیزبەکان بێن بنیشن ئەو کاتیش دەبێت ئێمە وریای ئەوە بین کە تەجروبەی ئازموونی باشووری کوردستان دیسانەکانە لە ڕۆژهەڵات تکرار نەکەینەوە هەر حیزبەی بە بیلیشای خۆی بچێتەوە ئەو ڕۆژی ئێمە دەبێت زۆر وریابین دەبێت ئەرتەشێکی نیشتیمانی پێشمەرگەیەکی نیشتیمانی بۆ خۆمان دروستکەین پێشمەرگە باڵی ئەسکەری باڵی نیزامی ئەم کوردستانە بێت و ئیش و کاری ئەوە بێت کە بمان پارێزێ دوکاندار بپارێزێ ژن و منداڵ بپارێزێ شارەکان بپارێزێ دوکان و بازار بپارێزێت و ئەو دانی قووەتێکی ئەسکەری بێت لە مقابل هەر هێزێکی دەرەکی کە بیهەوێت تەحەدا لە کوردستان بکات ئەو ڕۆکانە ئێمە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی شارە گەورەکانی ئێرانە بەرەو نابوودی جمهوری ئیسلامی بڕۆین گەلێک قازانج دەکەین کاکە چەک خەتەرە ئاشتی لە ئاشتیدا ئێمە زۆرتر دەتوانین شت بکەین لە ئاشتیدا زۆرترمان دەستکەوت دەبێت تا لە شەڕ و هاوەن و موشک و هاوەن و ئەو جورەشتانە بۆیە بەڕاستی داوەلا هەمووی ئەو کەسانە دەکەم لە ئوروپا دانیشتون و لەسەر لاپتۆپەکەیان درۆ دروست دەکەن بوختان دروست دەکەن ئەوە هێزی دموکرات چوو ئەوە هێزی کۆمەڵی چوو ئەوە هێزی پەژاک چوو ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە کۆمەڵانی خەڵک باوەڕ بەوانە مەکەن و ئەوانە بلۆککەن دەست بەجێ ئەوەی کە هاوار دەکات دەڵ ئەدی پێشمەرگە لە چۆی بۆ ناچێەوە ئەوە دوژمنی پێشمەرگەیە ئەوە کۆماری ئیسلامیە ئەوەی پێخۆشە کە بە خەڵکی شیراز و تاران و ئیسفەهان بڵێ ئەها ئەوە دیسانەکان تەجزیە تەلەبەکان ناتن ئێوە چەند وریابن ئێرانتان لێت تەجزیە دەکەن بڕۆنەوە ماڵە دانیشن با ئێمە کورد سەرکوتکەین ئەو دەمی بیانویان بەدەستەوەی دێن قەتڵی عام لە شارەکانی سنە و مەهابادێ دەکەن و ئەو دەمی ئێمە هەرچی خەرمانەکەمان بادەی بە تکاتان لێ دەکەم هەر ئەو خەباتێک کە ئەو ڕۆژێ دەست و پێ کردووە خەباتێکی مەدەنی بە شەو شارەکان بگرن ئێمە لە ئوروپا لە کوردستان لە هەر جێگایەکی خەباتکەری کوردستان هەیە ڕەوەندی کوردی هەیە بڕۆن بۆ سەفارەتەکان بڕۆن داوا بکەن لە لۆبی ئوروپایی بڕۆن لە گۆرانی بێژە گەورەکان بڕۆن لە ئەکتەرە گەورەکان کە هاوپشتیمانی
کۆمەڵانیمان و چاکی شاتۆ بەڕاستی هەتا ئەو ڕۆکانەکە من ئەو ستا پێشەوەی کە بێمێرە گۆرانی بێژی گەورەی بریتانیایی هاتوون قسە دەڵێن بە دیکتاتۆریان ناو دەبن مەلاکان و پشتیوانی خۆیان لە ژینا و لە خەڵکی کوردستان ڕادەگەێنن ئەمە کەی ئەوەمان بۆ هەڵکەوتو ئەوە تا دەبینی وەزیری خارجەی ئەمریکایە دێ باسیەوە دەکات دەبێت ئینترنێتیان بۆ جێبەجێ بکەین شەریکەیەکی گەورەی وەکو تێسلا و ئەوانە ڕادەسپێرن کە ئینترنێتی قەمەری سەناعی بێنە سەر ئێرانە و ئێرانی خەڵکی ئێران بێ ئینترنێت نەبێت چونکە ئەم ڕۆکانە فعلن وایە مەسلەی ڕاگەیاندن و مەسلەی هاتوچە و کۆمیونیکیشنی ئینترنێتی یەکێک لە باشترین چەکەکانە کە دەبێت بەدەستی کۆمەڵانی خەڵکەوە بێت. مامۆستا ئەرکی لایەنە سیاسیەکان لەم نێوەندەیە چییە؟ پێدوانێت لە ئێستا لە هەموو کات زەڕوریەتترین شدەوەیە کە یەک ڕیز و یەکگرتوومون لە نێو ماڵی خۆیاندا پاشان بەرامبەر دوژمن؟ ئەوە یەک زۆر باشە زۆر باشە ئەوەی کە دووشەمەی ڕابردوو دەشەوە لەوە پێش دیتیان بە چاوی خۆیان هەموو پێکەوە ڕۆژی دووشەمۆیان بۆ بایکۆت و مانگرتن ئێعلان کرد نەتیجەکەیان دیت کەوابێت دەبێت هەروە بکەن. دوو ئەوەی کە ئەو ڕۆکانە دەتوانن بیکەن با هێز نەنێرنەوە بەڵام دمی ئەو لایەنگرانە و ئەو کەسانە داقەن کە مزایدە دەکەن. جەماعەتێک ڕۆژشکستی سیاسین لە ئوروپایە جەماعەتێک تەوابی دوێنێن دۆڕاندویانە لە دوێنێ ئەمڕۆ دەیهەوێت بەوەی کە مزایدە دەکاو بەوەی کە لایکی بۆ بێ بەوەی کە مەسەلەن بڵێ ئەمن چەند کوردم و ئەمن چەند ئەوەم دێ ئەو قسانە دەکا کە هەمووی زەرەرە لە میلەتی کورد. ئەمن داوایان لێ دەکەم لە سەرکردایەتی دموکرات بە تایبەت کە لایەنگرەکانیان ئەم چەند ڕۆژێ من دیومە لە وڵاتانی ئوروپا لە بریتانیا بە تایبەت لە سوید لە ئەو وڵاتانە زۆر بێمێشکانە زۆر بێ ئەوانە دێنە سەر فەیسبوک و دێن دنیای مەجازی و هانی ئەوە دەدەن کە ئەوە پێشمەرگە بەڕێگاوەیە ئەوە شنۆ ژیرە ئەوە نازانام سەقز مەفرەزەی تێدایە فیلمی سێ ڕۆژ چوار ڕۆژ لەوەی پێشم بخۆم بە چاوی خۆم دیومە کە نوێنەری حیزبی دموکرات ئەوەی دەکا ئەمە نابێ بکرێت تکاتان لێ دەکەم لە سەرکردایەتی حیزبی دموکرات پێشیان پێ بگرن و بێنە بەیانیان لەسەر دەرکەن ئەو کەسەی کە دەڵێ پێشمەرگە چۆتەوە سەقت چۆتەوە شنە ئێمە نییە فڕی بەسەر ئێمەوە نێت چونکە ئەمە زەرەرمان لێ دەدا خەرمانەکەمان ئاگرتێ بەردەدات و بەڕاستی ئەم ڕووکانە کاتێک ئەمن بە مزاهرە بە دوکان داخستن بە هاتنە سەرجادە دەتوانم ئەو دەستکەوتە گەورەم بە دەستکەوێت کە بە 9 ڕۆژ دەستم کەوتووە بۆ پێشمەرگە بە کوش دەدەم بۆ پێشمەرگە بە شەهیددان دەدەم لێی گەڕێ ئەم هێزە بمێنێتەوە لە ئێستاوە پەروەردە بکرێت بۆ دروستبوونی ئەرتەشێکی نیشتیمانی بۆ دروستبوونی ئەوەی کە ئەگە بەیانی دوو بەیانی جمهوری ئیسلامی ڕۆیی بۆشایی دروست دەبێ کاکە ئەو ڕۆکانە ئێمە بۆشایی نییە لایەک کۆمەڵانی خەڵکن لەسەر جادە لایەک هێزە ئینتیزامی و ئەسکەری و پاسدارەکانن کەوابێ هیچ بۆشایەک ئەو ڕۆکانە نیە بەڵام بەیانی دوو بەیانی جمهوری ئیسلامی هەڵێت بڕوخێت بۆشایی دروست دەبێت ئەو بۆشایە ئەو دەتوانێت پێشمەرگە پڕی کاتەوە. دوایین پرسیارم تایبەت بکەم بە ئەو شۆڕشەی کە لە ڕۆژئاوا دروست بوو و هاوشانی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستاندا بەڵام کورتی کەیتەوە سوپاس دەکەم چونکە بەشی دوایین بابەتی بەرنامەکەمان تایبەتە بە ڕیفراندۆم. لە کاتێکا کە شۆڕشی ڕۆژئاوا سەری هەڵدا بینیمان هەندێک لایەنی سیاسی هێزی ڕۆژ دواتر بوو بە چەتەکانی ڕۆژ دروست کرا بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان و کار لەسەر تێکدانی ئەزمونونەکە کرا بەخواستی تورکیا. هەندێک گومان هەیە لە ئێستادا کە باز لەوە دەکرێت هەمان ئەو هێزانە کار لەسەرەوە دەکەن کە هاوشێوەی چەتەی ڕۆژ بەرامبەر ڕۆژهەڵاتی کوردستانیش دروستکەن تا چەنە لەگەڵ ئەم گومانانە دەیوە ئەم گومانانە بوونی هەیە. ئەم خەتەرم لەمێژە هەست پێ کردەوە و خەتەرێکە کە مەلموسە دەبیندرێت بەڵام کاتێک چاو لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم چاو لەو نەوانە دەکەم کە ئەو ڕۆکانە لەسەر جادە دەیانبین و پێگەیشتون لە چاو 40 ساڵ لەوە پێشکە ئێمە شۆڕشمان کردو و بەجێمان هێشتەوە دڵم خۆش دەبێت کە ئەنە کەسە لە ڕۆژهەڵاتی کوردستان جێگای نابێتەوە. ڕاستە هێز هەیە لە دەرەوەی کوردستان بە تایبەت لە باشووری کوردستان کە ئەو تەماحەی هەیە کە دەست بەسەر بەروبوومی ڕۆژهەڵاتێکی گەورەی کوردستان کە 14-15 میلیۆنە کاکە لوقمەیەکی بچووک نیە ڕۆژهەڵات لوقمەیەکی گەورەیە من تێدەگەم کە تەماح دروست بووە کە کوهەیە هەسەیە کە تەماحی دە و لوقمەیە کردووە لەو بەشەیدا کردووە
ئەمن داوا لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم ئیجازە بە هیچ شێوەیەک لە دوا ڕۆژی خۆیدا کە من هیوادارم زۆر خۆشببینم دوێنێش کۆڕێکمان هەبوو هەر لە کۆڕەکەیدا برادران تالیقان لە مندا کە فڵانکە زۆر خۆشببینە و پێی وایە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی دەڕوخێت بەڵام داوا دەکەم لە هەموو کۆمەڵانی خەڵک ئەوان دەبێ بێنە سەرجاددا ئیجازە بە هێزی میلیشیای ئەولا نەدەن ئەو هێزە میلیشیانە دانێوە دەستکەوتەکانمان بەبا بدەن ئەو میلیشیانە سەر بە شوێنی دیکەن سەر بە ڕۆژهەڵاتی کوردستان نین ئەمن وعد و پێدەدەم کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات خەڵکی سنە و مەهابادی قارەمان میلیشیای ئەولا قبول مەکەن دەبێ ئەرتەشێکی نیشتیمانی ڕوودە ئێوە بکات جەماعەتێک هەن کە ئەوەی لە ڕۆژئاوا کردیان ئەمن لێرەوە بەڕاستی پیرۆزبایی دەکەم لەو هێزەی کە نەیهێژ میلیشیای حیزبی دروست بێ لە ڕۆژئاوای کوردستان کەواتەوانە لەو هێزان کە پێیان چاک نەکرێت تێکی دەدەن دڵنیایی بەدڵنیایی ئەوان تەماحی مادیان هەیە تەماحی ئەوان هەیە کە داگیرکردنی ڕۆژهەڵاتیان هەیە ئەوەی لە ڕۆژاوا کرا کە تۆ براد ئیشارەت پێکرد یەکجار کارێکی باش بوو ئەگەر لە ڕۆژی ئەوڵەوە ئیجازە درابایە کە هەموو حیزبێک هەر حیزبێک بۆ خۆی میلیشای خۆی بێنە ئەو ڕۆژاوای کوردستان پڕ بوو لە حەوزی خوێن دەسەکانە خۆش بێت دەچینە سەر بابەتی ڕیفراندۆم ئەمڕۆ 5 ساڵ بەسەر ڕیفراندۆم شومەکەی بارزانیدا تێپەڕ دەبێت ڕاپۆرتێک دەبینین دواتر گفتوگۆی زیاتر دەکەین 5 ساڵ بەسەر ڕیفراندۆمەکەی بارزانیدا تێپەڕ دەبێت کە بەسەرکێشی خۆی ڕیفراندۆمی کردووە دوای ئەوەش کە ئەنجامیدا نەکەس لێپرسینەوەی لەگەڵ کردووە نە ئەویش سوارسەری خۆی بوو دەمەوێ لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم ڕیفراندۆم ئەو نەهامەتی کە دەوترێت دۆزی کوردی بۆ 100 ساڵ بردەدواوە بڕیارێک لە بێئاگایی بەڵام پەشیمانیەکی قوڵ و خۆچەماندن بۆ دوژمنانی لێکەوتەوە دواتر لە 150 خاکی کوردستان لە ژێردەستی کورد دەرهێنرا سەرڕای زیانەکانیش لە ئێستادا ڕیفراندۆمچیەکان شانازی بەو بڕیارانەوە دەکەن نزیکەی 5 ساڵ بەسەر ئەنجامدانی پرسی ڕیفراندۆم تێدەپەڕێت بەشێک لە چاودێران ڕووداوەکە بە سووتاندنی کارتی سربەخۆیی دەزانن و هەندێکیش بە پیلانگەڕی لە پرسی ڕیفراندۆمدا کە پەدەکە ڕابەرایەتی بەرەی بەڵی دەکرد و زۆربەی حەزبەکانی دیکە شوێنی کەوتن ڕۆژی 7 حوزەیرانی 2017 15 حزبی سیاسی بڕیاریاندا 25 ئەیلولی 2017 ڕیفراندۆم ئەنجام بدرێت پاشان لە ڕۆژی 15 ئەیلولی 2017دا پارلەمانی هەرێمی کوردستان کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕاستپارد بۆ ئامادەکاری لەگەڵ دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆمدا دژایەتیەکانی دەستی پێکرد دەوڵەتانی تورکیا و ئێران و حکوومەتی ناوەندی عێراق هەڕەشەی جدیان دەکرد لەوەی ئەگەر هەرێمی کوردستان ڕیفراندۆم ئەنجام بدات ئەوە هەموو کارێک دەکەن دژی هەرێمی کوردستان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا چەندین بەدیلیان خستە بەردەم هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕیفراندۆم ئەنجام نەدات ڕاشکاوانە ڕایەنگەیان کە ئەوان پشتگیری ئەنجامدانی ڕیفراندۆم ناکەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان پەدەکە و بە تایبەت خودی مەسعود بارزانی سوور بوو لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم تەنانەت لە وتارێکدا چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی ڕیفراندۆم وتی ڕیفراندۆم ئەنجام دەدەین و حساب بۆ کەسیش ناکەین بۆیە بافشاری بارزانی ڕیفراندۆم لە کاتی خۆیدا ئەنجام درا نمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن نمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن دوای ئەنجامدانی ڕیفراندۆم هەڕەشەکانی تورکیا و عێراق و ئێران خرانە بواری پراکتیکی و یەکیان گردژی هەرێمی کوردستان ڕۆژی 29 ئەیلول واتە تەنها دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی ڕیفراندۆم بە بڕیاری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق گەشتە ئاسمانیەکان بەڕێی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستاندا داخرا هەریەکە لە وڵاتانی تورکیا و ئێرانیش بەداخستنی دەواازەی سنووریەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان گەماروی ئابووریان خستە سەر هەرێمی کوردستان ئەمە ژوای کرد خودی مەسعود بارزانی لە هەڕەشە بێ ئەنجامەکانی پەشیمان بێتەوە هەرزوو هانای بردەوە بەرقاپی حکوومەتی عێراق و داوای لە حەیدەر عەبادی کرد دەرگای گفتوگۆ بەڕوویاندا دانەخات داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیوار دانەخەن لە ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە تاوەکو ڕۆژی 16 ئۆکتۆبەر هەڕەشەکانی وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان بەردەوام بوو تا دەهات تونتریش دەبوونەوە عێراق هێزێکی زۆری بەرامبەر سەنگەرەکانی پێشمەرگە کۆکردبووە و ناسەقامگیری سەربازی دروست بوو لە 16 ئۆکتۆبەری 2017دا بە هاوکاری ئێران و تورکیا هێزەکانی حکوومەتی عێراق و حەشدی شەعبی هێرشیان کردە سەر هێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری ناوچەکانی مادەی 140 لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا هێزی پێشمەرگە لە هەموو ئەو ناوچانە کشانەوە باشووری کوردستان جگە لە لەدەستدانی لە 152 خاکەکەی و لە 155 نەوتی هەناردەکراوی و داهاتی فڕۆکەخانەکان پێگەی سیاسی لە عێراق و ئاستی نێودەوڵەتیدا لەدەستداوە
چونکە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم بەهۆی ڕۆڵگەڕانیەوە لە شەڕی دژی چەتەکانی داعش هەرێمی کوردستان لە پێگەیەکی سیاسی بەرزدا بوو بەڵام لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ئەو پەیوەندیانە پچڕان و زۆربەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان بەدەرەوە لە ڕێگەی حکوومەتی ناوەندی عێراقەوە کۆنتڕۆڵ دەکران تەنانەت نێچیروان بارزانی بۆ بەشداریکردنی لە مەراسیمی سوێن خواردنی ئەردۆغان ناچار بوو لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە لە دروازەی سنووری برایم خەلیلەوە بڕواتە تورکیا ئەوەش لە کاتێکدا بوو کە ئەردۆغانی سەرۆک کۆماری تورکیا زۆرترین سوکایەتی باکورد و خودی مەسعود بارزانی دەکرد دەیوت ئەگەر ئێمە بەلوعەکە بگرینەوە ئێوە هیچ نابێت بیخۆن و لەبەری بکەن فشارەکانی دوای ڕیفراندۆم ئەوەندە گەورە بوون بۆ باشووری کوردستان کە بارزانیان ناچار کرد دەست لە پۆستەکەی بەربدات و دوور بکەوێتەوە کە ماوەی 12 ساڵ بوو لەو پۆستەدا بوو لەلایەکی دیکەوە ڕیفراندۆم نێوماڵی کوردی لە باشووری کوردستان پارچە کرد و وای کرد لایەنەکان زیاتر لە یەک دوور بکەونەوە گەشتە هەستێک کە خەریک بوو ئیدارەی سلێمانی و هەولێر بە دوو ئاراستەی جیا مامەڵەیان لەگەڵ بەغدا دەکرد ئەمە لە کاتێکدایە بە پێی قەول و بەڵێنەکانی خۆی دەبوو بارزانی لە ئەگەری سەرنەگرتنی ڕیفراندۆم سەری خۆی هەڵگرتایە بەڵام دوای تێپەڕبوونی ئەو چەند ساڵە تا ئێستا مەسعود بارزانی هاوشێوەی تەواوی بەڵێنەکانی تری پابەندی ئەم باڵێنەی خۆشی نەبوو لەگەڵەوەشدا شانازی بەو ڕیفراندۆمەوە دەکات اگر سری گرد خواهم نعمته که انشاءالله باشن به کیف خودتان دولتی خودتان دولت اگر سری نگرد که اوانه که لا يستوى علينا ايما لقال اوانين وخطر او وادي بيتن وسنور دقيقه ولا برسون دمرين يا وقت الرجال كرويه سنور كنت كان وما بغداد امر رجع مو بلين ام كبر الشيد وسوري سي خوي بو هم خطاي او بو او وقت من حاضرم بو اما مساله سرم لسري دابني مو بخالتيش بو خوي اداره خوي كن بەڵە تایبەت بە پێنجەمین ساڵیادی ڕیفراندۆمە شکست خواردۆکەی بارزانی گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستا عەلی کەریم مامۆستا ڕیفراندۆم مافی هەموو گەلێکە بەڵام لە کات و ساتی دیاریکراوی خۆیدا کە ڕێگەدراو بێ نەک بەوەی کە وەکو مەسعود بەرزانی حسابی بۆ هیچ کەسێک نەکردووە بەردەوام سوور بوو لەسەرەوەی کە ئەنجامی بدات وە سەرکێشی پێوە کرد لە دوای 5 ساڵ تێپەڕبوونی 5 ساڵ لەسەر ئەو ڕیفراندۆمە ئەمڕۆ بینیمان بە شعرێکی عەرەبی کە هی خۆی نەبوو یادی ڕیفراندۆمەکەی کردەوە وە سوور بوو لەسەرەوەی کە خۆ ناچەمێنن پێ دوایە بە یادکردنەوەی دوای 5 ساڵ بە عەرەبی و هانابردن بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەمە خۆچەمینە یا سەربەرزیە وڵای کاگاراز بە من نیشتە پێ بڕۆنە پێش هەموو شتێکیدا با کۆمەڵانی خەڵک زۆر بە سادەیی تێبگەن ئەگەر سربەخۆیی مافێکی ئەولا بێ ئەولای میلەتی کوردەکە من هەمیشە وام داناوە هەر لە ڕۆژی یەکەمی ئەلفوبەی سیاسەتمەوە من پێم وابە بڕوان بە شیعارەکانی کۆمەڵی ژێکاف و بە سربەخۆیی کوردستان و دەوڵەتی یەکگرتووی کوردستان لە هەر چوار پارتەی کوردستان بووە ئەو کات کە هیچ یەک لەم حیزبانە و بە تایبەت وەکو یەکەم حیزبی باشووری کوردستان کە پارتی دموکراتی کوردستانی عێراقا ئەوان تا ئێستا کونێش تا ئێستاش کە 76 ساڵ لە تشکیلی حیزبەکەیان دەگوزارێت یەک دێڕیش لە بەرنامە و لە مەڕام و لە مانیفستی حیزبەکەیاندا وجودی نییە کە داوای سربەخۆی بۆ کوردستان بکات ئەوان بە درێژایی دەوڵەتەکانی بەعس داوای ئۆتۆنۆمیان کردووە داوای مافی کولتوری بانفی ئەوانەیان کردووە یعنی ئەتۆ پرسێکی وا گەورە پرسێکی سربەخۆیی ئەگەر دە بەرنامە و مانیفستی حیزبەکەتدا نەبێت ئەمە چۆن بزانم ئەوزار لە ناکا وەکو هەموو کارەکانی دیکەتان کە دەچن متەمەرێکی نایاسایی دەگرن یا مثلەن بە پەلە سەرۆکی پاڕلەمان بانگ دەکەن و درێژی دەکەنەوە هەموو ناشەرعێک دەکەنە شەرعی بە کۆبوونەوەیەک ئەتۆ بۆ پێش ڕێفراندۆمی 5 ساڵەوە پێش لە 25 ئەیلولی 2017 نەچووی کۆنگەرەیەکی ئاوارتە بکەی و لە کۆنگەرەکەیدا شیعاری سربەخۆیی کوردستان بێنی بۆ نێو ئەندامەکانت لە ناکاو ئەوە دەرخواردی خەڵکدا زۆر لە ناکاو بەبێەوەی کە خەڵک هیچ بزانێ هەر خەڵک شۆک بوو کوتت ڕێفراندۆم ئەوجا ڕێفراندۆم ئەتۆ لەگەڵ دوو بەرەی نەیارە وڵاتێکی وەکو مەسەلەن باسک وڵاتێکی وەکو کەنەدا دێ لە وڵاتێکدان دوو نەتەوەی تێدایە فەڕەنسی و ئینگلیسی یا باسک و ئیسپانیۆڵی دێن دەڵێن کاکە ئێمە دەچین بۆ ڕێفراندۆم با بزانین حەقی جیابوونەوەمان هەیە با بزانین زیادە بینەوە یا جیان نابینەوە ئێستا لە سکۆتلەندی ئینگلیسی ئەو پرسە هەیە ئەتۆ بە تاقی تەنیە بەبێەوەی کە پارتنێرەکەت بەبێەوە کە ئەو بەر
هیچ ئاگای لێبێت لە ناکاو دێی بۆچی بۆ مزایدەکردنی خۆت بێس کورسی خۆت سەرۆکایەتی هەرێمت نەماوە دێنی شتێک دروست دەکەی خەڵکی پێدەخاپڵێنی ئەو زادی دەڵێ ئەمە ناچەمێمەوە ئەی چەمینەوە چۆن دەبێت ئەتۆ چووی دەستی ئۆردوغانت ماچ کرد بۆی کە تایارەکەت بۆ بکاتەوە ڕێگای ئاسمانت بۆ بکە ئەی چەمینەوە چۆن دەبێت ئەی هاوار ئەی میل لە دووەرن کەواتە من پێت وایە ڕیفراندۆم بۆ مانەوەی خودی بنەماڵە بوو یاخود بۆ مانەوەی نەتەوەی بوون بوو چونکە ئەوەی کە بینیمان تەنها بنەماڵی بارزانانی سوودیان لە ڕیفراندۆم بینی و تەواوی گەل ئەوەی کە ماڵوێرانێکی کە ئێستا هەیە گەل چەشتوێتی 100% لەگەڵتم ئەو دوای 5 ساڵان ئەو دەڵێ تاپۆی ڕەشە دەشیفانمدایە ئەگە سەری نەگرت وەرن سواری سرم بن بڵەن شێتێک سواری سەری خۆی بوو ئەیدۆنێنێ 5 ساڵ نەیگرت 5 ساڵە سەری نەکرد جەنابی کاک مەسعود وەرە ئەمن بادنیشی نێرە سەر و مێزەی ئەوە 5 ساڵ گوزەرا سەری نەگرت فەرموو بزانین چت لێ بکەیت ئەی باشە تۆ ئەلەو 5 ساڵەیدا میلەت فەقیر بووە میلەت هەژار بۆ میلەت لە باری تەندروستیەوە داوا و دەرمانی نییە میلەت لە باری نەوتەوە سعر لە بازاری بە 100,000 بێ لە کوردستان بە 200,000 بە 300,000 هەموو شتەکان تێکچوون هەموو شتەکان باشە پێم بڵە ئێمە زەرەرەکانت پێ دەڵین ئێمە هەمومان دادنیشین 4-5 ڕۆژنامە نووس هەموو زەرەری ئەو 5 ساڵی کە ڕێفراندۆم لەو میلەتەی داوە بۆ دەژمێرین جەنابەت یەک دانە هەنگاوی ئیجابین پێ بڵەکە دوای ڕێفراندۆم بەڵام ئەمن دەیان هەنگاوت پێ دەڵم کە بەس بنەماڵەکەت قازانجی لێ کردووە ئەوجا ئەتۆ ئەمە لە پێش چاوی ئەو عالەمەی ئێمە منداڵەکانمان چاو لە تەلەڤیزیۆنی دەکەن کوڕە گاڵتە دەکەن ئەی کاکە تۆ چۆن دەڵێ بە ناچەمێمەوە ئەیبا بە ڕۆژ تا جوارێ ئەم شاشەیە نیشانی ئەو تۆ چۆن دەچەمێەوە لەبەر ئۆردوغانێکی کە هەمووی عمری ساڵێک ماوە ئەتۆ لەبەری چەمایە نەتەنیا خۆت چەمیەوە کوڕە کۆمەڵانی خەڵکشت چەماندەوە کوڕە کاکە ئەو هەموو مەداحەی لە دەوروبەرت چەمینەوە بە خۆیان نازانن کاکە تۆ مەداحت هێنابوو دەتکوت لە دوای 25 مانگیانی سپەینە ئێوە پاسپۆرتی کوردستان و دەچیرفانیدایە ئەرە دادەی تخواکە علی تۆ کاک ئاراس یەکەم وڵاتی بە پاسپۆرتی کوردستان دەچی کاکە ئەمەد لە چی کوڕە وڵای ئەمە ئیشی منداڵانیش نییە بیلایەوە تەڵاوە ئیشی منداڵ کەواتە بۆچی سەری خۆی هەڵناگرێت و بەردەوام شانازی پێوەدا ئەخ بۆەوەی کە میلەتەکەی جاهیل کردو میلەتەکەی وا لێ کردو کە هەموو شتێکی پێدا قبڵێنێ چونکە دەسەڵاتەکە دەدەستی خۆیاندایە نەوتەکەی دەستی خۆیاندایە دەرمانە دەدەستی خۆیدایە جا دەوبانە دەستی خۆدا ئەتۆ بزانە کاکە ئەتۆ ئەو وڵاتە ڕۆژانە ئەو جادانە دەیان مسافر دەکوژدێن لەو ڕێگەیانەدا ئەتۆ هەر خەریکی ئەمن دەڵێم ئەم برادرە دەبێت ئەمڕۆ بێتە پای حەق و حیساب 5 ساڵەوە پێش ئەوە ڕاپۆرتەکەی ئێوە هەمووی دیار بوو مەداحەکانت 5 ساڵەوە پێش هەمووی ماون کە چیان دەکوت ئەمڕۆ وەرە یەک هەنگاوم پێ بڵە یەک هەنگاو ئەخ تاپۆی ڕەشە دەچیرفانەماندا کووە تاپۆ ئەوە یەکەم لەو ڕۆکانە مەسەلەن خانووەکەم تاپۆیە پێویستیم پێوێتی دەسم دەیفرۆشم منێ ئەتۆ پێم بڵە بزانم ئەو تاپۆیە چێ دەچیرفانی خەڵکیدایە نەتەنیا تاپۆنێ بەڵکو کۆمەڵێک مەینەتیت بۆ ئەو میلەتەی بەجێهێشتووە نەتەنیا نەچەمینەوە نەبوو بەڵکو هەمومانت چەماندەوە ئەوە تا ئێمە دەبێت تڕومنەتی تورکیا ئۆردوغان میتی تورکیا شەو ڕۆژ ڕۆڵەکانمان دەکوژێ بەولایدا حتا چەمچەماڵ درۆنی تورکیا دەڕات یعنی ئەوە چەمینەوە نییە ئەتۆ وەختێک لە پێش چاوی خۆت درۆنی میت دێ ڕۆڵەکانی ڕۆژهەڵات ڕۆژەکانی باکوور لە قوڵایی کوردستان لە کونەماسی لە چەمچەماڵ دەکوژرێن ئەتۆ لەوێ نەچەمیەوە ئەتۆ لەوێت دانیشت و لەسەر تەختی پادشایەتیت پێم بڵە بزانم ئەدی چەمینەوە چۆن دەبێت کاتێکگە تۆ چاو دەنووقێنی سەردا دەخەی کە دەبیری بە ڕۆژی ڕووناک هاونەتەوەکەت ڕۆژهەڵاتیەکەت باکووریەکەت دەوڵەتی تورک دەیکوژێ ئەو جارەکانە هەمومان زانیمان وەرەقەکە کەشف بوو کاکە ئەم ڕێفراندۆمەیان پێ کردی دەناکاکە ئەتۆ بۆ خۆت دەڵێ باسی ئەوە دەکەی کە ئەو ڕۆکانە لە سحێڵا ئەمە کۆبووینەوە لە سحێڵا نوێنەری ئەمریکایە نوێنەری وەزیری خارجی ئەمریکایە بریت مەکگۆرک هەموو دانیش بووکتان کاکە زەرەرە مەیکە ئەتۆ جوابی کەسم نەدی سواری کەری شەیتانی بووی سواری ملی خۆت نەبووی سواری کەری شەیتانی بوو هەردێکم هەر دێکم ئەمە سیاست مەدار نابێ وابێت بەڕاستی ئەتۆ ئەوەت کرد بەکە لە شەقی و ئێمە دارەکەمان خوارد میلەتی کورد دارەکەی خوارد دوایین پرسیارم بۆ بەڕێستان هەر تایبەت بە ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم کورد بەهۆی ئەوەی کە
ئەفسانی داعشی تێکشکان دەبوو لە تەواوی کوردستاندا بە ڕۆژاوی کوردستانیشەوە کورد بووە خاڵێکی وەچەرخان لە خۆڕڵاتی ناوەڕاستدا بەڵام ڕیفراندۆم هەموو ئەمانی ئاوەژوو کردەوە لە ئێستادا پێت وایە ڕیفراندۆم بۆ ئەوە کرا کە خاکی باشووری کوردستان تەسلیمی دەوڵەتی داگیرکەری تورکیا بکرێتەوە خودی ئەوانەشی کە لافی تەلاقدانی عێراقیان دەدا بچن شەڕی پۆستکەن لە بەغدا ئەمانە هەمومان دەمازانی کاگارەجێن ئەمانە زۆر لە مێژە ئاواتیان ئەوە بوو کە کوردستان ببێتە ویلایەتێکی ئۆردۆغان سوڵتان ئۆردۆغان ئەمە بۆ نەچووسەرێت و بۆشان ناچێتە سەرێت و کە دنیا ئیجازەی وی نادا کە عوسمانی تێکرار بێتەوە ئەم ویلایەتانە تازە دابەش بوون وەک ئارتی ناودڕچیان لات مووسڵە ئەوی دیکەیە لوبنانا سووریا ئەمەی بۆ ناچێتە سەریان ئۆردۆغان لە مێژە سواری سەری خۆی بۆ شێت بووە بۆیە ئێمە بەداخەوە میلەتی و سەرکردەی کورد کە هیشتوینە ئەو قەناعەتەی کە ئێمە ببین بە مریدی شێتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە کارەساتە ئەمە کارەساتە کە ئێمە بە ئەمری سوڵتانێکی شێت ڕفراندۆم بکەین ڕفراندۆم نەکەین بیکوژێنینەوە بچین بپاڕێنەوە تارەکەم بۆ بکەوە ڕێگام بۆ بکەوە کاک مەسعود وەکو هێژمونگەرای مەسەلەی ڕفراندۆم دەبێت ئەمڕۆ بێ بە خۆی دابچێتەوە و بێ دوای 5 ساڵان چایەک لە ئاوێنەی بکە بچێتە بەر ئەو راپۆرتانەی کە هەموو تەلەڤیزۆنەکانەوە دوو ڕۆژە بڵاوی دەکەنەوە بە تایبەت تەلەڤیزۆنەکەی ئێوە و تەلەڤیزۆنەکانی دیکە بچێتەوێت چاو لێ بکاوە بە خۆی دابێتەوە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە وعدی خۆی بەرەتە سەرێ بە کۆمەڵانی خەڵک بڵم پیاوێک شێت بوو سواری کەری خۆی بوو سواریش سەری خۆی بوو و نەیزانی و ئەمە زەرێکی زۆرم لە میلەتەکەی خۆمدا فەرمونون ئەی میلەت دەم بنە مەحکەمە چم لێ دەکەن ئەمن ملم کەچە ئەگەر پیاوێکی ئازابێدی ئەوەی دەکا بەڕاستی ئێمە لە مێش ساڵە دەڵێن سیاست بە پیاوی ئازاد دەکرێت سیاست بە پیاوی سادق دەکرێت سیاست بە پیاوێک دەکرێت کە فەرقی منداڵی خۆی و خەڵکی فەقیر و هەژار نەکا لە وڵاتەکەی ئێمە خەڵکی فەقیر و هەژاری گرمیان و شارە زور و بادینان و قەڵات زێ و پشت دەردەزانین چۆن دەژین هەموو میلەتیش دەبینە منداڵی تۆ چۆن دەژی و بە هەر سیارەیەکی تایەکی سیارەی منداڵەکانی تۆ یەک شاری پێبڕێەوە دەسێت ئەمە حقیقەتێکە کە ئەگەر ئەم پیاوە نەیهەوێ ڕۆژێک وەکو دیکتاتۆرەکانی ناوچە وەکەوەی کە ئەوڕۆ لە ئێران ڕوودەدات بیرروخێنن و ئاوای لێ بکەن و ئەو چارەنووسەی ناوێت دەبێت ئەم ڕۆکانە بگەڕێتەوە سەر ڕێبازی خەڵک ئەو سەرۆت و سامانەی کە بردویانە بە نێوی ڕفراندۆم بە نێوی نەوت بە نێوی هەموو شتێک بە نێوی گومرگ بە نێوی بازار بیگەڕێنێتەوە بۆ کۆمەڵانی فەقیر و هەژاری کوردستان خەڵکی کوردستان فەقیر نییە خەڵکی کوردستان بەروبوومێکی زۆر باشی هەیە بەڵام بەروبوومەکە دزراوە ئێوە لە ئێران زیاتر دەدزن ئێوە لە ئاخوندەکانی ئێران زیاترتان دزیوە ئێوە لە مافیاکانی ئەفغانستان زۆر زیاترتان دزیوە وەرن بێنەوە تەسلیم میلەتی بکەنەوە و ئەگەر هیچ نەبێت لە ئاخری عمرتاندا دیسانەکانە بە ئایەکتان بێتەوە بەرخۆ و میلەت ڕەحمێکی بە ئێوەدا بێتەوە کە غەزەب گرتی غار نەداتە سەر ژن منداڵەکان دەسەکانت خۆش بە بەڕێز علی کەریمی نووسەر دووبارە سوپاس بۆ بەڕێزی تو ڕیفراندۆم چی گۆڕی و چی لە گۆڕناوە ئەو دەستکەوتانە چی بوون کە هەمیشە خودی بنەماڵەی بارزانی و پەدەکە لافی پێوە لێ دەدەن پێکەوە لەم راپۆرتدا بینەری دەبی من دەمەوێ لێرە یەکشت بەخۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991ەوە کورد لە باشووری کوردستان و تەواوی پارچەکانی ترەوە هەوڵی ئەوەیان دەدا کوردستانێکی بەهێز و یەکگرتو دروست بکەن و سەدەی 21 بکەنە سەدەی سەرکەوتن بۆ کورد بەڵام بە پیلانی هێزە داگیرکەرەکان و خۆشباوەڕی و مەسلحەتی هەندێک لایەنی سیاسی هاوکێشەکە پێچەوانە بووەوە
کوردان لە باشووری کوردستان و تەواوی کوردستان هەوڵ و تێکۆشانیان کردو بە هەزاران لە گەنج و پیر و ژن و پیا و گیانی خۆیان فیدا کردو ڕۆحیان قوربانی خاک و نیشتمان کرد تا ئەنجامدانی ڕیفراندۆم کورد خاوەنی چی بوو پێگەیەکی بەهێزی هەبوو لە تەواوی جیهاندا و خەریک بوو بناغی هەبوونی خۆی جێگیر دەکرد یەکەم هێزی پۆڵاین بوو کاتێک توانی بە یەکگرتووی و بە بەشداری تەواوی کوردان چاتەکانی داعش تێک بشکێنێت کە مەترسی بوون لەسەر جیهان تەواوی ناوچە دابڕێنراوەکانی کەوتە دەست کە بە سەدان و هەزاران شەهیدی لە پێناودا بەخشی بوو وەک کەرکووک و خورمات و تەلاعفەر و خانەقین و لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش منبەج و ڕەقا و تەبقا و کۆبانێ ژیان و گوزەرانی خەڵکی هەرێم لە باشترین گوزەراندا بوو تورکیا هێندە دەستی کراوە نەبوو بۆ داگیرکاری و کۆمەڵکوژی لەسەر خاکی باشووری کوردستان ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری خەریک بوو دەگەیشتە ئاستێکی باش نمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرنەوە نمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرنەوە بەڵام لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمێک کە بە سەرکێشی لایەنێکی سیاسی و سەرکردەیەکی عینات ئەنجام درا و هێندێک حساب بۆ ڕای گشتی و نێودەوڵەتی نەکرا و کورد نەیتوانی پلانێکی گشتگیر بۆ خۆی دابڕێژێت چی ڕوویدا کوردوتەنی ڕیسەکەی کردەوە بەخوری و کوردی هێنایەوە خاڵی سەرەتا کورد لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستانی لەدەستدا کە بە خوێنی سەدان شەهید بەدەست هاتبوو کەرکووک و تەواوی ناوچەکانی مادەی 140 لەدەست دران کەوتنە خۆچەماندنەوە بۆ بەغداد کە سزایان نەدات و دڵی نەگۆڕێت بەرامبەریان تورکیا و ئەردۆغان سوکایەتی نەما بە بارزانی و کوردی نەکەن عەفرین و سەرێکانی و ڕەقا و تەبقا و چەندین شار و شارۆچکەی ڕۆژئاوا داگیر کران دەوڵەتی داگیرکەری تورکیا بنکە و بارەگاکانی لە 28 بنکەوە بۆ 38 بنکە زیاد کرد عێراق موچە و بودجەی هەرێمی کوردستانی بڕی و خەڵکی تووشی قەیران و گرانی و سەختی ژیان بوون حکوومەتی هەرێم و سەرانی ڕیفراندۆم ناچار کران بەغداد بکەنەوە مەرجەع داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێز و لایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیوار دانەخەن دوای ڕیفراندۆم پارتی دیموکراتی کوردستان پەدەکە و مەسعود بارزانی چیان کرد پەیوەندیەکانیان دەهێندا لەگەڵ دەوڵەتی داگیرکەر و دوژمنی سەرسەختی ڕیفراندۆم پتەوتر بوو بەرپرسانی پەدەکە بوونە خاوەنی سەرمایە و دەستیان کرد بە بازرگانی بەسەر خەڵکەوە پەدەکە شەڕی بەدەسێنانی پۆستی سەرۆک کۆماری کرد هەرسێ بارزانی بوونە گەورە و بڕیاردەری هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی داگیرکەر پەڕەی سپیان واژۆ کرد بۆ دەرکردن و دژایەتی کوردانی پارچەکانی تر ڕاکێشانی سۆزی کوردایەتی بۆ بەرژەوەندی شەخسی و حیزبی کبکردنی ئازادی و ڕەشبگیری ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان تەواوی کادر و ئۆرگانەکانیان خستە ژێر بڕیاری دەستگا سیخوڕیەکانی وڵاتانی داگیرکەرەوە شەڕی پۆست و بەدەستهێنانی پێگەیان کرد لە بەغداد کەواتە دەرەنجامەکان پێمان دەڵێت کە ڕیفراندۆم تیغێکی تیژ بوو درایە دەست پارتی دیموکراتی کوردستان پەدەکە و سەرۆکە سەرکێشەکەی و هێنرا بە ملی سەرکەوتنەکانی تەواوی کوردستاندا و تاکە هێزیشکە قازانجی کرد لە ڕیفراندۆم پەدەکە بوو لە کاتێکدا دەبووە ئەو حیزبە و سەرکردەکانی سزا بدرانایە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دڵنیا دەکەینەوە کە ئێمە لە ئێستاوە ئامادەی گفتوگوی جددین بۆ چارەسەری کێشەکان لەگەڵ بەغدا و تەکیدیش دەکەینەوە کە ئێمە بە یارمەتی هاوکارانم لە پشتی کامێرە و لە کۆنتڕۆڵ تەوەری ڕۆژمان پێشکەشکردن هەر شار